حەسەن موراد شێوەکارێکی هەڵەبجێ و کار لە قوتابخانەی شێوەکاری هایپەر ریالیزم دەکات. لەم قوتابخانەیەدا دەبێت پرۆژەکان زۆر ڕوون بن و لای بینەریش ببنە جێگەی تێڕامان. هایپەر ریالیزم زۆر ئیش لەسەر ئایدیای هونەرمەندەکە دەکا بەدەر لە فۆرمە بینراوەکە ئەو دەقە بینراوی کە پێشکەشیەکە. ئەمەش کەوتۆتە سەر سەلیقە و توانای هونەرمەندەکە جارێکی تر هەر لە هایپەریشە ئایا تەنها ئەتوانێت لە ڕووی دیتێڵەوە وردەکاری بکە و بچێتە ناو ئیشەکەەوە یاخود لە پشت ئەمەشەوە لە باگراوندی ئەم ئیشەیە ئایدیایەکەیە. بۆیە هەر لە هونەرمەندێک بۆ هونەرمەندێک جارێکتر ئەوە جیاوازی ئەبێت. لە هەرێمی کوردستان نزیکەی 20 ساڵە شێوەکاران کار لەسەر ئەم قوتابخانە هونەریە دەکەن. ئیبراهیم زۆرابی شێوەکار دەڵێت تەکنیکەکان لێرە زۆر وردن. کۆمەڵی تایبەتمەندی خۆی هەیە کە شێوەکارە بێ ڕنگناسێکی باش بێ توانا و سەلیقەیەکی وردی هەبێت لە ئیشکردن و سەبرێکی تایبەتی هەبێ بەڕاستی و هەم سەطحی ئەو تابلۆیە کە ئیشی لەسەرەکەی ئەو کانڤازەی کە ئیشی لەسەرەکەی جیاوازە لە ئیشێکی کە تۆ بۆ نمونە بتەوێت ئیشێکی ئەوەستراک بکەی لەوانەیە زۆر گوێنەیە تەمەلمەسی کانڤازەکە بەڵام لە هایپەر ریالیزمە ئەوەش تایبەتمەندی خۆی هەیە و ئەو فڵچە و پەڕەموچانێک کە ئیشی لەسەرەکەی لەوانەیە پێویستت بە لە سفرەوە تا ڕقەمی جیاوازتر هەبێ. ئەم هونەرە شێوەکاریە جیهانیە پێشوازیەکی گەورەی لێکراوە. هەرچەندە بەراورد بە دەرەوە درەنگتر گەشتووەتە هەرێمی کوردستان بەڵام ژمارەیەک هونەرمەند پرۆژەی جیاجییان لەم بوارەدا دروست کردووە. ئەکرێ بڵێم زووتر لەبەر بێئاگایی لە مرۆڤتە هونەریە نەئەتوانرا دەستی ئەو خوێندکارانە بگیرێ کە یادەستی ئەو خەڵکانە بگرن کە ئەم توانا و سەلیقەیان هەیە ئەگە ناکرا زووتریش ئەمە دروست بێ بەڵام ئەو بێئاگایە وای لە دواکەوتنی ئەم شێوازە ئیشکردنەکەنا خەڵکی بەتوانە و زۆر خەڵکی دقیقە بووە زۆر وردە بووە لە تەمەنێکی سەرەتایە ئەگەر کەسێکە بووە دەستی بگرتایە ئیتوانی زوو پەرە بەم بوارە بدا. لە کوردستانیشە لە 2000ەکان بەدواوە دقیق نازانم بڵێم لە ساڵی چەنە ئیشی لەسەر کراوە کۆمەڵێ هونەرمەند ئیشیان کردووە لەم مەجالەیە بەڵام ئەوەش بۆ خۆی گەڕان و کەسانێک کە بتوانن لەو مەجالا بزانرێ چەند شێوەکارمان هەیە کە لە مەجالا ئیشیان کردووە بەڵام خۆشبەختانە کۆمەڵێکی باش شێوەکار هەن کە خەریکی هونەری هایپەر ریالیزمە. یەکێک لە خاڵە هەرە جیاکەرەوەکانی ئەم پرۆژە هونەریانە گەورەی قەبارەیان و وردیە لە نەخشاندنیان بە جۆرێک بە ڕێژەیەکی زۆر لە سەرووی کوالیتی پرۆژەکانەوەن لە واقیعەوە بەڵام گەلەری تایبەتمەند و گەورە نییە تێیدا نمایش بکرێن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.